دوری تۆ زۆر دەمگیرێنێ هەر ساتۆ دەمباتە شوێنێ خەم زیاتر ئەمڕۆ لە دوێنێ ئاخت ئەمڕۆ کێ بدوێنێ تاقیکردن لەم دنیایە جوابی چیە ئەی خودایە زۆرم هاوار کرد خودایە بەس چی بکەم دەنگم دەرنایە خۆشی ژیان لەکوێدایە خۆشەویستی بێیاسایە هۆز و خەمی ئەم دنیایە لە هەزاری وەک مندایە ئاتۆش ئێستا دڵت نایە کە پێم بڵێ وەرە لایە خۆزگە من قەت تۆم نەبایە یان دیدارتم نەدیبایە ئەمڕۆ تۆ خۆت جێم دەهێڵی بۆ خۆت قەبری من دەچێڵی دەبڵێ گوناحم لە چیدایە خۆشەویستی وەک من نایە باوەڕ مەکە لە هیچ لایە دڵ هەر خۆی لە خەفەتدایە تۆ تەنیا کرد لەم دنیایە دەبڵێ ئەوە کەی وەفایە هەواری من بۆ تۆ بوو میوەکانم بۆ تۆ بوو وشەکانم بۆ تۆ بوو خۆشیەکانم بۆ تۆ بوو ڕەنج و ژانم بۆ تۆ بوو ژین و ژیانم بۆ تۆ بوو تەمەنیشم بۆ تۆ بوو ئیتر بەسە تەنیایی دووری تۆیە زۆر بێزارم وەرە ساتێ ببە یارم دڵم خۆشکە من هەژارم کاتێکە نەفەس هەڵدێنم لەبەر تۆ فرمێت دەژێنم وەرە کاتێ دوو بەشێنم سەرخەوێ با تۆ بشکێنم لە تۆ زیاتر گێ بدوێنم باسی دڵی بۆ بڕژێنم وەرە گیان وەرە جێژوانم دڵ حەز دەکا بۆ نایزانم بۆ دیارە ئاخر نایزانی عیشقە لە ڕێ بۆ قوربانی دەپلیز دەسە دوورگەوانی ئیتر بەسە چاوەڕوانی لە ڕۆشتنت بێگومانی من بەتەنیام لە جێژوانی دڵ بۆتە بەردێ قوربانی خۆزگە دەردی دڵ دەزانی بەچی بکەم ئاخ تۆ نایزانی گەر منیش وەکو کەسانێک درۆم کردبان لە جێژوانێک ئێستا ئێرە جێ من نەبوو دەڵێ ئەوە حەقێ مەبوو